سلااوڕێز هاوڕێیان هیوادارم باش بن، سەلامەت بن، تەندروست بن. هەر لەسەر ئەو هێرشە درۆنیەی دوێنێ شەو کە کرایتە سەر سەری ڕەش دوای بە دوواداچوون، ئەنی زانیاری دەقیق ئەوەیە دوێنێ شەو سەعات 3 قەبستانی دوومزاوە هەیە. تەبەن دوومزاوە دەکەوتە مابەنی گڕا و سێوەکە و سەری سەرەوەشی سەری ڕەشە یان گراوی کۆن دواتر سەری ڕەش، ینی یانی چیایە خوارەوەکەیتی دوومزاوە ماوەشی یەکجار زۆرە چۆل کرایە، بەڵام دوێنێ شەو سەعات 3 هێرش کرایە و تەقەیان لێکردە درۆنەکە لە قەبستانی دوومزاوی کەتە خوارە. ئەوجا کاک مەسعود هەردانە دەکەسە ئاها پەنجەی بەرز دەکردەوە، ئەوە ئێستاوە درۆنی عەجی شەعبی لۆ هاتی خۆت بزرکردی ئەدێگەر فەتاح و مەهدی و نازانم ئەوانە لۆ بێسلێ دەکرد بە هیوام. ینی تەوا خەڵکی کوردستان خەڵکەکی فەقیرە، هیچ پەیوەندی بەو شتانەوەنی هەرچی جاسووسی و دزی و گەندەڵی ئەوانەبی بنەماڵەی بارزانی تاالەبانینە و لە منطقەی هەولێرش بنەماڵەی بارزانیە. جا هیوادارم ئەگەر لێشیان دەدەن وەکو ئیسرائیل لە بەرپرسەکانیان بدەن بیان بینەوە لە شوێنە استراتیژیەکاندا لە خەڵکی فەقیر و فەقەرات نەدا. ئیتر ئەمە دوایین زانیاریە هەرویستم بزانن، ینی وەکو زانیاری دەقیق. تەبەن گڕاو دەکەوتە ئێرە، دوومزاوە ئێرەیە، سەرەوە تریشی دەکاتە سەری ڕەش. تەبەن بێژۆی بگاتە سەری ڕەش مەفرەقەچی لێیە، بنکەچی ینی عەڕەسیاتی لێیە، لەوێن دەڕا لێیاندایە پێشوی دستە سەرەوە. ئیتر درۆنەکە لە قەبستانی دوومزاوی کەتە خوارێ دوومزاوە دەکەوتە بەرامبەر شاپاوە، ینی گراوی نوێ، ئەمە پێی دەوێن شاپاوە بە کاتی خۆی هەرەو کاک مەسعودە ساری 2000 گراوی کۆنی تێکدا شاپاوەکی دروست کردیە بەرامبەر شاپاوەکەی کە بەرزاییە لە بۆ سەری ڕەش دەڕواتن. ئەنی بە درۆن دەقەک لە بۆ شوێنێک کە تەخوارێ و سەری ڕەژێک دەقەی پێویستە بە درۆن. ئیتر کاک مەسعود خۆت بە دیار بێخا ئەوە پەنجەت هەردە شەقاند ئەوە درۆن خۆی ینی درۆنی عەجی شەعبیە ئەوە خۆت بزر کردیە ئەدێگە فەتاح و مەهدی ئەوانەت لۆ بێستەکەن لە بن 7 تەبەقەی ئاسمانێکی دەردەینی دەزانت چت کردی ئەو تونێڵانەی ئەوە لێدایە لۆ ئەو دیوی لۆ ئەو دیوی نازانن هەمووی دەزانن قڕت بەسەری کاتە چ خۆش مەڵاو.